لا هەفتەی حەفدەی خولی پلێکەکانی کوردستان یانەی ڕانیا لە یاریگای خۆیدا لە یاریگای ئازادەڕەش میوانداری زانکۆی جیهانی کرد. لا گێمی یەکەمدا هەردوو لە بەهێرشبردن دەستیان پێکرد و هەوڵی تۆمارکردنی گۆڵیان دەدا. دوای چەندین هێرشی یەک لە دوای یەک هیچ کامیان نەیانتوانی سەرکەوتوو بن لە تۆمارکردنی گۆڵدا و گێمی یەکەم با یەکسانی و بەبێ گۆڵ بۆ هەردوو لە کۆتایی هات. لا گێمی دووەمدا یاریزانانی ڕانیا باشتر دەردەکەوتن ناو بژیوانی یاریەکە لا خولەکی 61 یاریەکە لێدانێکی سزای بۆ ڕانیا هەژمار کرد و محەممەد ئیبراهیم با سەرکەوتووی ئەنجامی دا و ڕانیای بە گۆڵێک پێش هەست. یاریزانانی زانکۆی جیهان بە هیوای یەکسانکردنەوەی یاریەکە بوو، بەڵام هەوڵەکانیان بێ ئاکام بوو. تا کۆتایی یاریەکە ئەنجامەکە بەم شێوەیە مایەوە و ڕانیا 1-0 لە زانکۆی جیهانی بردەوە و 3 خاڵی یاریەکەی بەدەست هێنا. سوپاس بۆ خوای گەورە توانیمان 3 خاڵەکە بەدەست بێنی وەلەو لە باروزروفێکی خراپ دابووین. چەند یاریزانێکمان پێکانیان هەبوو، چەند یاریزانێکیشمان بەهۆی کارتی زەدە و یاریان نەدەکرد. پشتیوان بە خوای گەورە و یاریزانانە هەموو دەگەڕێنەوانێ و بە باشترین شێوە دەتوانین خۆمان ئامادەکەین بۆ یاریەکانی داهاتوو و برنەوە و 3 خاڵی ئەوڕۆ پێشکەش دەکەم بەو هاندەرە بەڕێز و خۆشەویستانە کە هەمیشە گەورەترین قەڵاو پاڵپشتی یانەی وەرشی ڕانیە بوون. هەرچی بۆیان بکەین هێشتا کەمە. سەبارەت بە یانەی وەرشی ڕانیە بەڕاستی میوانداریان کردوینەوە، هیچ مشکلێکیان نییە. ئەمە مشکلەمان نییە لەگە یانەی وەرشی ڕانیەوە پیرۆزیشیان بێ. ئەوە ئێمە قسەمان لە سەریتی جارێک نییە، دوو نییە، سێ نییە، بەتایبەت هەژار لە یاری سلێمانیش هەمان ئەنجام ئێمە دۆڕاوین. دەلێم هەژاری دەلێم هەژار لە یاری خاک کە لە ناو سای خۆمان بووە گوتم هەژار غەدرت لێ کردین، هەژار دەڵێ نا غەدرم نەکردووە، غەڵەتم کردووە. ئێ باشە جارێک غەڵەت، دوو جار غەڵەت، بۆ من بەهەجی غەڵەتی حەکەمی بدەم. یانەی ڕانیە ئەم ساڵ لە ناو یاریگا و هاندەرانیدا توانیوێتی بە ئاستێکی زۆر باش دەربکەوێت. بەم ئەنجامەی ئەمڕۆژ یانەی ڕانیە توانی کۆی خاڵەکانی بکاتە 27 خاڵ و بە یاریەک کەمتر. زانکۆی جیهانیش خاوەنی تەنیا 12 خاڵە لە خولی پلێکەکانی کوردستان. لە ڕانیەی دەروازەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.